بەناوی خی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەکان سڵاوی خی گەورەتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداری ئێوە یازیز و خۆشەویست دەگەمەوە. لە باس و خواستی ئەمڕۆماندا باز لە بەجێهێنانی سیلەی ڕەحم دەکەین. پەیامبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێن ناچێتە بەهەشت کەسێک ببێتە هۆکاری پچڕانی پەیوەندی خزمایەتی. هەروەها لە فەرمودەیەکی قودسیدا هاتووە خوای گەورە دەفەرمێ هەر کەسێ پەیوەندی خزمایەتی بەجێ بگەێنێ منیش پەیوەندی خۆمی لەگەڵ بەجێ دەگەێنم. هەر کەسیش ببێتە هۆکاری پچڕانی ئەو پەیوەندیە منیش پەیوەندی خۆمی لەگەڵ دەپچڕێنم. بەجێهێنانی ئەرکی خزمایەتی و سیلەی ڕەحم یەکێکە لە هۆکارەکانی زیندومانەوە و بەردەوامی هەر کۆمەڵگەیەک و تەبایی و یەکبوونی پێدێتە دی و کۆمەڵگە دەپارێزێت لە دوورەپەرێزی و تەفرەقەی تاکەکان لەگەڵ یەکتر. لەگەڵ مامۆستا ڕەمەزان بنیاوی زانای ئاینی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێری پایتەختەوە میوانی ئەمڕۆی باس خواست دەبێ باز لەم پرسەکەین. مامۆستا گیان سڵاوی خی گەورەتان لێبێ و سپاس بۆ ئامادەبوونتان. سڵاوی خی گەورە لە ئێوەش بێ دەستان خۆش بێ. زۆر سپاس مامۆستا پێم خۆش سەرەتا وەکو پێناسە باسێک لە سیلەی ڕەحم بکەین. سیلەی ڕەحم چییە و بە چییە گوترێ؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله أجمعين. سرتا سلاوی خوای گەورە لە ئێوە و لە بینەرانی خۆشەویست بێ و هیوادارین ئەو بابەتەی کە باسی ئەەکەین ببێتە توێشوویەکی قیامەت و خزمەتێکیش بێ بە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام ئینشاء الله تعالی. دیارە بابەتی سیلەی ڕەحم وەکو خۆت لە پێشەچێکە باست کرد بابەتێکی بەڕاستی زۆر گەورەیە، زۆر گەورەترە لەوەی کە ئێمە بتوانین بە چەند دەقیقەیەک باسی لێوە بکەین لەبەر ئەوەی لە ژێر بابەتی سیلەی ڕەحمەوە چەند بابەتێکی دیکەش لەخۆ ئەگرێ. سیلەی ڕەحم وەکو پێناسەی سیلەی ڕەحم دیارە وشەیەکی عەرەبیە لەبەر ئەوی زۆر بەکاردێ لە ناو ئێمەی موسڵمان حتا وەکو مستەلەح و یان وەکو دەستەواژە ئێمەی کورزوبان کەمتر کوردیەکەی بەکاردێنین. سیلەی ڕەحم مشتەقە لە دوو کەلیمە لە سیلە ڕەحم مانا لۆغەویەکەی ئەوەیە سیلە وەصل الشەیء للشەیء. ڕەحم وەکو ئەڵێ ڕەحم المەرئە یان وەکو ئەڵێن یان لە ڕەحمانەوە مشتەقە، بەڵام مانە شەرعیەکەی یا مانە ئیستیلاحیەکەی ئەوەیە عدم الانقطاع لإحساس الآخرين، واتە نەپچڕاندنی پەیوەندی لەگەڵ خەڵکانی دیکە، لەگەڵ خەڵکانی دەوروبەر، ئەو خەڵکانەی کە پێویستە سیلەی ڕەحمیان لەگەڵ جێبەجێ بکرێتن، ئەوانەی کەوا بەهۆی خزمایەتیەوە بێ، بەهۆی جیرانەتیەوە بێ، بەهۆی پەیوەندی کۆمەڵایەتیەکانەوە بێ، ئەوە بەگشتی وەکو پێناسە پێی ئەگوتێ سیلەی ڕەحم. زۆر باش مامۆستا حکمی ئەم سیفەتە جوانە یان بۆ منە سیلەی ڕەحم حکومەکەی چییە؟ لە ئیسلامدا چۆن باسی لێوە کراوە؟ بەڵێ دیارە سیلەی ڕەحم وەکو حکم بەڕاستی وەکو بە جوملە ئێمە ناتوانین بە مطلقی بڵێن، ئەتوانین بڵێن بە مطلقی حکومەکەی واجبە و بە جێنەگەیاندنی سیلەی ڕەحمیش یەکێکە لە کەبائیرەکان، یەکێکە وەکو ئەڵێ لە ئەکبەر کەبائیرەکان، یەکێکە لە گەورەکانی گوناه و تاوان و لە مەعسیەتەکان. بەڵام لە شخصێکەوە بۆ شەخصێکی دیکە بەڕاستی ئەگۆڕدرێتن، ئەبینە کەسێک زیاتر پێویستی بەوەی سیلەی ڕەحمی لەگەڵ جێبەجێ بکرێ یا کەسەکە زۆر نزیکە ئەبینین لەوانە واجبە. بەڵام کەسی وامان هەیە کە ئەوەندە پێویستی بە ئێمە نییە یان ئەوەندە پێویستی بەوە نییە کە ئێمە سیلەی ڕەحمی لەگەڵ جێبەجێ بکەین، ئەو کات لەوانەیە مستەحەب بێتن یان هەروەکو شتێکی جوانە لە دینی پیرۆزی ئیسلام. بەڵام ئێمە ئاگاداری ئەوە بین کە سیلەی ڕەحم بەڕاستی زۆر جار لە ناو کوردەواری کە بە بچووکی باس ئەکرێ یان وەکو بڵێن لە ئێستادا بە تایبەتی کاڵبوونەوە و خاوبوونەوەیەک بەخۆ ئەبینێ، بەڵام لە ئەسڵدا بەڕاستی سیلەی ڕەحم زۆر لەوە گەورەترە، زۆر لەوە یعنی پڕبایەخترە، چونکە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە ئێستادا ئەبینین زۆربەی هەرە زۆری کە خاوبوونەوەیەک یا خراپبوونێکیان پێوە دیارە
ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەسی لێ ڕەحم وەکو پێویست ئێستا جێبەجێ ناکرێ ئەبینین کە خەڵک ئاگای لە یەک نەماوە ئەبینین خەڵک وەکو پێویست ئاگایان لە یەکدین نیە بۆیە بەڕاستی سیلەی ڕەحم ئەتوانین بڵێن یەکێکە لە ضرورەتەکانی مجتەمەعی ئیسلامی. زۆر باشە مامۆستاکەواتە با بپرسین ئەم بوارە گرنگەی ژیانی مسلمانان ئەوەی چۆن لە قورئان و فەرمودەدا باسی لێوە کراوە و گرنگی و ئەهمیەتی پێدراوە. بەڵێ سیلەی ڕەحم بەڕاستی لەو پەیوەندیە کۆمەڵایەتیە جوانانەیە یان لەو بەها پیرۆزە جوانانەیە لە سەرەتای هاتنی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بۆ شاری مەدینەی مونەوەرە ئەبینین لەگەڵ یەکەم هەنگاونانی بۆ شاری مەدینە باسی نوێژ و ڕۆژی نەکرد باسی واجباتەکانی دیکەی نەکرد بەڵکو یەکەم وتاری پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکەم ئەو شانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەری بڕی وتارێک بوو کە لە چەند ڕستەیەک پێکاتێت چەند ڕستەیەکی زۆر کورد بەڵام زۆر پڕمانە زۆر پڕبایەخ فەرمووی ئەفشوا السەلام وأطعموا الطعام وصلوا الأرحام وصلي بالليل والناس نيام تقريبا بينز ورستيه فرموي سلام ليكتر بكن یارمەتی یەکدی بدەن تەعام بدەن یەکدی خواردن بدەن یەکدی هەروەها فەرمووی سیلەی ڕەحمیش لەگەڵ یەکدی جێبەجێ بکەن یعنی تەماشاکەین ئەهمیەتی ئەو بابەتە لەوە دەرئەکەوێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە چۆ ناو شاری مەدینە لە پێش هەموو شتێکدا باسی لایەنە کۆمەڵایەتیەکانی کرد لە پێش لایەنە کۆمەڵایەتیەکانیش ئەبینین سیلەی ڕەحمی لە پێشی پێشەوەکان باس کرد بۆ ئەوەی کە ئێمە بەڕاستی دەری بخەین بۆ جیهان و بۆ دنیا کە ئێمەی مسلمان ئێمەی ئیمان بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەخوای پەروەردیگار ئەمانەوێ لەگەڵ خەڵک بژین ئەمانەوێ لەگەڵ خەڵک تەبابین ئەمانەوێ برابین ئەمانەوێ بەڕاستی حتا وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە مەبەستی ئەوەیە مەبەستەکە ئەڵێم لە پێشدا ئەوە باسکەم ئەهمیەتەکە و کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوجا فەرموودەکە باسکەین بۆ ئەوەی خەڵکەکە وەکو نامۆ تەماشامان نەکە ئێمە تەنها خەریکی عیبادەتین خەریکی خواپەرستین بەڵکو ئەوەندەی فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی لایەنی ئیجتیماعی یا لایەنی کۆمەڵایەتی یا لایەنی خوڕەوشت باسەکە زۆر کەمتر باسی بابەتە پەرستشەکان ئەکا ها پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بەفەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليصل رحمه أفرمي هر كسيك باوري بروجي دواي بزندوبونوا بليبرسينوا هي باسي لي رحم جيبجي بكا با پەیوەندیەکە ومەڵایەتیەکان نەپچڕینی با ئەو پەیوەندیانەی کە لەگەڵ دەوروبەری خۆ هەیەی هاوکاریەکان یارمەتیدان هاموشۆکردن با لەگەر برایانی مسلمان لەگەڵ خزم و کەسەکانی لەگەڵ چواردەوری خۆی نەپچڕێنی لەبەرەوەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا يدخل الجنة قاطعون ئەفەرمێ ناچێتە بەهەشتی خوای پەروەردیگار ئەوەی کەوا قاتیعە ئەو کەسەی کەوا قەتعی ڕەحم ئەکا ئەوەی کەوا پەیوەندی خزمایەتی و برادرایەتی و دۆستایەتی لەگەڵ دەوروبەر و لەگەڵ کەس و کارەکانی خۆی ئەپچڕێنی بۆیە بەڕاستی ئەهمیەتی قەتع الرەحم یا سیلەی ڕەحم زۆر گەورەترە لەوەی کە بتوانین لە چەند دقیقەیەک باز بکەین بەڵام تەنها ئەو ئاڵێن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ داخلی بەهەشت نابێ ئەوەی کە سیلەی ڕەحم بپچڕێنی بەڕاستی ئەوە مەفهومێکی زۆر گەورە لە خۆی هەڵئەگری کە دینی پیرۆزی ئیسلام ئەوەندەی کە بایەخ بە نوێژ و ڕۆژی ئەدا ئەوەندەش زیاتریش بەڵکو بایەخ بە لایەنە کۆمەڵایەتی و لایەن ئینسانی و لایەنە مرۆڤایەتیەکان ئەدا زۆر باش مامۆستا ئەو فەرموودە ئەو هەڕەشەی کە پێغەمبەری خوا فەرمێن ناچێتە بەهەشت کەسێک پچڕێنەری سیلەی ڕەحم بێ مرۆڤێکمان هەیە نیوەی تەمەنی بۆ منە لە ئەوروپا بەسەر بردووە یان بۆ منە لە شوێنێک ژیاوە ئێستا دایک و باوکی مردوون و خۆی بە تەنیا دێتەوە نێو کۆمەڵگە لەوە چێ زۆر پێی نەکرێ ئەم تێکەڵاوی و پەیوەندیە دروست بکە ئایا ئەم هەڕەشەش بۆ ئەم جۆرە کەسەیە یان ئەمەیان جیاوازترە کەسێک لە تەمەنی 30 ساڵی 40 ساڵیە هاتووەتەوە نێو کۆمەڵگەکەی خۆی هیچ یەک لە خزم و کەسوکارەکەی خۆی ناناسێ و کەسیش نییە هانی بدا بۆ ناسین و نزیک بوونەوە
بەڵێ پرسیارەکە زۆر جوانە. ئێمە وەکو دینی خوای پەروەردیگار جەنابەت باش ئەزانی کە دینێکە بەڕاستی بەس تەنها بۆ مسلمان نییە بەڵکو بۆ غەیرە مسلمانانیشە کە ئێمە زۆر جار باسی ئاەت و فەرمودەکان ئەەکەین. خوای پەروەردیگار ئەو دینە جوانە بەڕاستی بۆ مسلمان و بۆ غەیرە مسلمانی ناردووە، بۆ هەموو ئینسانیەت و مرۆڤایەتی ناردووە. ئێمە بەڕاستی وەکو سیلەی ڕەحم ناڵێن تەنها هەر لەگەڵ خزم و کەسەکان، بەڵکو ئێمە بەڕاستی سیلەی ڕەحم دەبێت لەگەڵ غەیرە مسلمانانیش جێبەجێ بکەین. ئەوجا چ جای ئەوەی برایەکی ئێمە یا دۆستێکی ئێمە یا خۆشەویستێکی ئێمە بۆ فترەیەک وڵاتی خۆی بەجێ دێڵی ڕوو لە وڵاتێکی دیکە ئەکا، ئەوە بێگومان بەڕاستی لەگەڵ ئەوانی شێتی کە نابێ سیلەی ڕەحم جێبەجێ نابێ پەیوەندی کۆمەڵایەتیەکان فەرامۆش بکەن، چونکە سیلەی ڕەحم بەڕاستی ئەوەی کە تەواوی مانای سیلەی ڕەحم ئەگەیەنی بریتە لە زیارەتکردن، بریتە لە سەردانیکردن و هامۆشوکردن، بریتە لەوەی کە تۆ کەسێکت دۆستێکت ناسیاوێکت هەیە دەبێت سەردانی بکەیت. بەڵام ئەگەر بەوەش نەکراوەکو ئەو کەسەی تۆ باسی ئەەکەی یا ئەو چینانەی کە تۆ باسییانەکەی ئەبینین لە دەرەوەیە لە وڵاتێکی دوورە دەستە ناتوانێت سەردانی خزم و کەسوکارەکانی خۆی بکە، لایەنی کەم بە تەلەفۆن یا بە هاوکاری یا بە ڕیسالەیەک ئەتوانی بەڕاستی سیلەی ڕەحمەکەی خۆی کە وەکو ئەگوترێتن ئەضعەف الئیمانەکە ئەوەیە بە تەلەفۆن یا بە ڕیسالەیەک سیلەی ڕەحمەکەی خۆی بەجێ بگەینی. بەڵام ئەسلی سیلەی ڕەحم بەڕاستی ئەوەیە کە ئەو ئینسانە وای لە خۆ نەکا کە نەتوانی سیلەی ڕەحم جێبەجێکە، چونکە ئەو کە لێرە بەڕێ ئەکەوی ئەزانی کە قەدعی سیلەی ڕەحم ئەکا. بەڵام باشتر ئەوەیە کە قەتعکەشی کردی ئەتوانێت بە تەلەفۆنێک یا بە نامەیەک یا بە ڕیسالەیەک یا بەڕاستی لەوانەش باشتر بە هاوکاریەک ئەتوانی سیلەی ڕەحمەکەی خۆی لەگەڵ خزم و کەسەکانی یا لەگەڵ دۆست و ناسیاوەکانی بالئەخەسیش بەڕاستی دایک و باوک و برا و خوشک و ئەوانەی کە سیلەی ڕەحم لەگەڵیان واجبە بەڕاستی لەگەڵ ئەوانە نەپچڕێنی. ئێمە زۆر جار لە باس و خوازدا باسەکەین ئەڵێن گەنجی وامان هەیە بێزار ئەبێ بێتاقەت ئەبێ لەو زروف و لەو ژیانەی کوردستان سەری خۆی هەڵەگری بەڕاستی ڕوو لە وڵاتێکی ئەوروپا ئەکایە لە خارج ئەکاتن. بۆیە بەڕاستی ئێمە پێیان ئەڵێن ئەوانە هەم لە لایەنی خوای پەروەردیگار هەم لە لایەنە کۆمەڵایەتیەکان هەم لە دابوونەریت و لە کەلتور بەڕاستی دا ئەبڕێن، چونکە ئەکەونە ژێر کەلتوری غەیرە مسلمانان، ئەکەونە ژێر دابی غەیرە مسلمانان. بۆیە لەوانەیە لە هەموو لایەکەوە تەئسیریان لێ بکە، لەوانەیە لە هەموو بڕگە و جومگەکانی ژیان گۆڕانکاریاندا بەسەر بێ. بۆیە بەڕاستی پێمان سەیرە جاری وهەیە ئینسانێک بە حسابی خۆی کە خۆی ڕزگار ئەکا، خۆی قوتار ئەکا لەو کێشە و لەو ناخۆشی و لەو تەنگە تاویانە سەری خۆی هەڵ ئەگری ڕوو لە وڵاتێک ئەکا، بەڵام باوکی بەجێ دێری، دایکی بەجێ دێری، برایەکانی بەجێ دێری، خزم و کەسوکارەکانی بەجێ دێڵی. بەڕاستی ئەوە نازانم چ نەوعە خۆشیە کە تۆ خۆت لە خۆشی دابی، بەڵام هەرچی خزم و کەس و دۆست و ناسیاوتە بەجێیان بێڵی بەحساب ئەوە ئەچی بۆ خۆت ژیانێکی خۆش دەست پێ ئەەکەی. ئینسان بەڕاستی وەکو ئەگوترێتن خۆشی و ناخۆشیەکانی لەگەڵ میلەتی خۆی بێ زۆر خۆشە. مشکلە و کێشەکانی لە وڵاتی خۆی چارەسەرکە زۆر خۆشترە لەوەی کە بەڕاستی ڕوو لە وڵاتێک و لە شوێنێک بکا کە ببێتە مای پسڕاندلی سیلەی ڕەحم و ببێتە مای گۆڕانکاری بەسەر خۆی و وەخوا نەخواستە نەعوذ بالله گۆڕانکاری بەسەر ئای نەکەشی. زۆر باشە مامۆستاکێن ئەو کەسانەی لە پێشتر و ئەولاترن بەوەی کە سیلەی ڕەحمیان لەگەڵدا بەجێ بهێنین، وەکووە زانین ئێستا کۆمەڵگەیەکی قەرەباڵغ و کۆمەڵگەیەکی فرە، ینی خەڵکێکی زۆری لێ بووتەوە هەر لە عایلەیەکە هەندە خەڵک زۆرە. کێن ئەو کەسانەی بە پێی ڕیزبەندی ئێمە سیلەی ڕەحمیان لەگەڵدا بەجێ بهێنین؟ بەڵێ بێگومان لە ئێستادا بەڕاستی سیلەی ڕەحم لەلایەک ئاسان بووە و لەلایەکیش بەڕاستی قورس بووە، چونکە لەبەر پەیوەندە کۆمەڵایەتیەکان تا ئێستا بەڕاستی وەکو ئەبینین زەعیف بووە زۆر لەلایەن مسلمانان، لە غەیرە مسلمانانی شەر زۆر زیاتر. بەڵام لە ئێستادا بەڕاستی لەبەر لایەنە ڕاگەیاندن و ئیعلام و وەسائلی ڕاگەیاندن ئینسان بەڕاستی پێیڕاناگە ئەو هەموو پەیوەندیانە بەڕاستی لەگەڵ دەوروبەری خۆی جێبەجێکە. بەڵام لایەنی کەم ئەوانەی کە زۆر لە پێشن وەکو ئەگۆترێ باب و باپیران، دایک و داپیران، خوشک و برایەکان، ئەوانەی کە نزیکن
پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بەواجبی ئەزانێ کە سیلەی ڕەحم لەگەڵ ئەوانە جێبەجێ بکرێ. یعنی هیچ عوزرێک و هیچ مانعێک نییە بۆ ئەوەی ئینسان سیلەی ڕەحم لەگەڵ باوکی ببچڕێنی، لەگەڵ دایکی ببچڕێنی، لەگەڵ خوشتی، لەگەڵ برای، لەگەڵ ئەوانەی کەوا بەڕاستی پێی ئەگۆترێتن یا ئەوانەی کە میراثی لێ ئەگرن، ئەوانە وەکو بڵێتن بەواجبدا ئەندرێن. یا لەوەش زیاتر ئەبینین ئینسان برایەکی فەقیری هەیە یا خوشکێکی فەقیری هەیە، لەو حالەتەدا سیلەی ڕەحم واجب ئەبی لەبەرەوەی ئەو برایەت یا ئەو خوشکت پێویستی بە تۆیە، لەو حالەتەدا واجبە سیلەی ڕەحمی لەگەڵ جێبەجێ بکەیت. جا سیلەی ڕەحم یەکەم جار بە هاتوچۆکردن ئەو جا بە یارمەتی دانیش، یعنی ئێمە سیلەی ڕەحم بەس تەنها کورت نەکەینەوە لەوەی کە هاتوچۆی بکەیت. یعنی سیلەی ڕەحم بەڕاستی ئەوەیە ئەگەر برایەکەت پێویستی پێبوو هاوکاری مادی بکەیت، ئەگەر لە کاتێکی خۆشدا بوو بچی دڵخۆشیەکەی لەگەڵ بکەیت، ئەگەر لە کاتێکی تەعزیە و ناخۆشی و غەمباریدا بوو بچی خەمەکانی لەگەڵ بەشکەی، ئەگەر بەڕاستی هەر پێویستیەکی بە تو بوو بچی لەگەڵی جێبەجێکەی. بڵێ ئەو پێنج مافەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ کە سەلامی کرد جوای بدەیتەوە، نەخۆش بوو سەردانی بکەی، ئەگەر پژمی ئەلحەمدوللا بکەی و مرد شوێنی جەنازەی بکەی و داعوەتی کردی بە دەمیەوە بچی، ئەمانە ئەچنە چوارچێوەی سیلەی ڕەحمەوە. بەڵێ ئەوانە وەکو حەقی مسلمان لەسەر مسلمان ئەوەیە بەڕاستی کاتێک کە پێی ئەگەی سەلامی لێ بکەی، کاتێک کە پێویستی پێتە یارمەتی بدەی، هاوکاری بکەی. هاوکاریەکانیش وەکو باسمان کرد، وەکو بەڕێزش باس کرد، هەمە جۆرن بەڕاستی. ئیوامان هەیە پێویستی بەوێ بچی سەلامێکی لێ بکەی، ئیوامان هەیە پێویستی بەوێ کە بچی هاوکاری بکەی، ئیوامان هەیە پێویستی بەوێ بەڕاستی بچی دڵنەوایی بکەی، بچی دڵی بدەیەوە، بچی قسەیەکی خۆشی بۆ بکەی. چونکە جاری وا هەیە ئینسانی وامان هەیە ئەگەر سەلامێکی لێ بکەی، لەوانەیە زۆر لەوە زیاتر پێویستی بە ئەوەندەی کە پێویستی بە سەلامەکەیە زۆر کەمتر پێویستی بە مادە و بە پارە و بەوانە بێ. جا بەڕاستی حەقی مسلمان ئەوەیە وەکو باسمان کرد، ئێمە لە مجتەمەعی ئیسلامی چەند حەقێکمان لەسەر یەکدیە. یەکێک لە حەقەکان ئەوەیە ئێمە مسلمانین، کە مسلمانین بەڕاستی دەبی حەقەکانی سەر یەکدی جێبەجێ بکەین، حتا وەکو ئەگەر مسلمانیش نەبین، مادام لە وڵاتێک ئەژین، مادام لە نیشتیمانێک ئەژین، دەبێ بەڕاستی حەقی یەکدی جێبەجێ بکەین، دەبی ئەو مافانەی کە لەسەر یەکترمان هەیە بەڕاستی هاوکاری یەکدی بکەین. چونکە مسلمان وەکو ئەڵێ ئینسان لە ئونوسەتەوە هاتووە، واتە لە ئولفەتەوە هاتیە. ئینسان بە تەنها ناژی، ناتوانێت ئینسان لە ژوورێک دابنیشی بە تەنها بۆ خۆی بژی، لەوانەیە چەند سەعاتێک تەحەمولکە، بەڵام لە دوجاردا پێویستی بە خەڵکە، پێویستی بە برایە، بە دۆستە، بە ناسیارە، پێویستی بە هاونیشتیمانیە، پێویستی بە خەڵکانێکە بەڕاستی دڵنەوایی بکەن، لە کاتە ناخۆشەکان هاوکاری بکەن، لە کاتە خۆشەکان بەڕاستی دەستی بگرن. ئەوانە ئێمە وەکو مجتەمەعی ئیسلامی ئەوەندەی وەکو باسم کرد بایەخ بە لایەنی کۆمەڵایەتی، لایەنی ئینسانی، لایەنی مرۆڤایەتی ئەدرێ، بەڕاستی هەر ئەوەندەش بایەخ بە لایەنە پەرستش و لایەنە عیبادەتەکان ئەدرێ. چونکە ئێمە وەکو باسم کرد ئەگەر حەقی مسلمانیش زۆرجار، بەڵام لەوەش جاری واهەیە دەرەچێ ئێمە حەقێکی دیکەمان لەسەر یەکدی هەیە کە هەمومان ئینسانین، هەمومان مرۆڤین. ئەگەر مسلمانیش نەبێ، ئەگەر حیزبەکەشی لە تۆ جیاواز بێ، ئەگەر بەڕاستی بەرنامەکەشی لە تۆ جیاواز بێ، نابێ ببێتە مایەی ئەوەی کە ئەو ئینسانە سیلەی ڕەحم جێبەجێ بکە. شتێکی زۆر بچووک ئەگەر باسی کەین لەبەرێ باسی دەرەوە باسی حەقی مسلمانمان کرد، ئەڵێ ئینسانێک لە دەرەوە نەخۆش ئەبی پێویستی دیارە کاتێک کە سەردانی دکتۆر ئەکا، دکتۆر پێی ئەڵێ کە بەڕاستی نەخۆشیەکەت تەشەنەی کردووە، نەخۆشیەکەت لە کۆنتترۆل دەرچووە، ئەو ئینسانە وەکو بڵێ تۆزێک مەیوس ئەبێ، بەڵام لە ڕەحمی خوای گەورە نا، لە دکتۆرەکان، لە پزیشکەکان دێ هاتوچۆی خزم و کەسەکانی خۆی ئەکا بە حساب کە لەبەر ئەوەی لەوانەیە دوجاری بێ، لەوانەیە ئەو نەخۆشیی کۆتا نەخۆشی بێ، سەردانیان ئەکا بە حسابی ئەوەی کە گردن ئازاییان لێ بکاو، ئەو حەقانەی کە لە کنیتیان حەقەکانیان بۆ بجێڕیتەوە. بەڵام دوایی کە سەردانی دکتۆر ئەکاتەوە، دکتۆر پێی ئەڵێ نەخۆشیەکەت عیلاج بووە، نەخۆشیەکەت شیفای بۆ هاتووە، بەڵام پێمان بڵێ لەکوێ عیلاجت کردووە. ئەویش ئەڵێ وەڵاهی هیچ عیلاجێکم نەکردووە، تەنها ئەوێ سەردانی خزم و ناسیا و دۆستەکانم کردووە. بۆیە بەڕاستی ئێمە سیلەی ڕەحم وەکو باسمان کرد تەنها ئەوە نییە تەنها سەردانی کەسێک بکەیت. زۆر جار خوای پەروەردیگار بە سەبەبی ئەو سیلەی ڕەحمە لەوانەیە شیفای نەخۆشیەکەت بدا،
لەوانەیە بەڕاستی ببیە مایە یارمەتیدانت لە بۆ مسلمانێک کە ئەو مسلمانە لە کێشەیەکی زۆر گەورە لە ناخۆشیەکی زۆر گەورە لە بەڵایەکی زۆر گەورە نەجاتی ببێ لەوانەیە ببیە سەبەبی ئەوەی کە مشکلەیەکی زۆر گەورە لەو عائیلە و لەو خێزانە چارەسەر بکەیت. مامۆستا بۆچی لە فەرموودە قودسیەکە خوای گەورە دەفەرمێ ئەوەی سیلەی ڕەحم بەجێ بگەهێنێ منیش پەیوەندی خۆمی لەگەڵا بەجێ ئەگەێنم و هەر کەسێکیش ببێتەوە پچڕێنەری پەیوەندی خزمایەتی و سیلەی ڕەحم منیش پەیوەندی خۆمی لەگەڵا ئەپچڕێنم. ئەمە بۆچی ینی خوای گەورە بۆچی نێوان بەندەکانی خۆی پەیوەست کردوتەوە بە نێوانی بەندە لەگەڵ خوای خۆیەوە ئەنی مەبەستمەوەی بۆچی هێندە گرنگی پێداوە؟ بەڵێ بەڵێ مامۆستا گیان دیارە دینی پیرۆزی ئیسلام بەڕاستی وەکو ئەڵێن ڕەحمەتەن لیلعالەمینە کە بە ڕەحمەت بۆ سەر زەوی و بۆ سەر مرۆڤایەتی هاتووە ئەوێ بەڕاستی تەنزیمی مجتەماعەکە خۆ دینی پیرۆزی ئیسلامیا عیبادەتەکان بەڕاستی ئەرک نین لەسەر مسلمانان بەڵکو ئەوێتن ژیانمان بۆ ڕێکخا ئەوێتن لایەنە کۆمەڵایەتیەکانمان لایەنە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانمان لە بۆ وەکو ئینسانێک بژین کە دڵمان بە دنیا خۆش بێ ئیسراحەت لە دنیا بکەین ئەبینی تەماشاکەین لە ضروریاتی خەمسە لە ضروریاتی دینی ئیسلام هەر شتێکی داناوە لە بەرژەوەندی ئینسانە هیچ شتیان لە بەرژەوەندی خوای پەروەردیگار نییە خۆ ئەگەر هەموو سەرزەوی خوای پەروەردیگار بپەرستی خوای پەروەردیگار هەر ئەو خوایەیە کە ئێستا هەیە ئەگەر کەسیش خوای پەروەردیگار نەپەرستێ خۆ زەڕەیەک لە گەورەی و لە فەزلی خوای پەروەردیگار کەم ناکە بەڵام کاتێک ئێمە تەماشاکەین خوای پەروەردیگار جیهادی داناوە بۆ ئەوەی ئینسانەکان بە ئازادی عیبادەتی خوای پەروەردیگارکەن کاتێک کە ئەڵێ دەستی ئەو کەسە ببڕەکە دزە بۆ ئەوە نییە کە دەستی مرۆڤێک بقرتێندرێ یا بپچڕێندرێ بەڵام بۆ ئەوەیە کە تەنزیمی مجتەماعەکە ئەو حەدیثێک کە جەنابەت باسەکەی من وصلني وصله الله ومن قطعني قطعه الله ئەوەی کە واسیلەی ڕەحم قەتع بکە ئێمە سیلەی ڕەحمی لەگەڵ جێبەجێ ناکەین ئێمە پەیوەندی لەگەڵ ئەپچڕێنین بۆیە بەڕاستی خوای پەروەردیگار سیلەی ڕەحم لەگەڵ ئینسانەکانی بەستۆتەوە بە سیلەی ڕەحم لەگەڵ خۆی بە عیلاقە لەگەڵ خۆی یعنی هەر کەسێک قەتع عیلاقەکە لەگەڵ مرۆڤەکان لەگەڵ برای خۆی لەگەڵ دۆست و ناسیا و خزم و کەسەکانی خۆی خوای پەروەردیگار بەڕاستی پەیوەندی لەگەڵ ئەپچڕێنی چونکە دینی ئیسلام بەڕاستی دینێکی فەردی نییە دینێک نییە بچی لە ئەشکەوتێک عیبادەت و خواپەرستیکەی و بڵێ ئاگام لە هیچ کەسێک نابێ پێویستم بە هیچ کەسێک نییە بەڵکو دینی پیرۆزی ئیسلام دینێکی جەمعیە دینێکی کۆمەڵایەتیە ئێمە پێویستمان بە یەکدی ئەبێ دینێکی دەستە جەمعیە ئەها تەماشاکەین هەر لەبەر ئەوەیە کە ئێمە بەڕاستی ئەبینین خوای پەروەردیگار جەماعەتی داناوە خۆتوانین هەمومان لە ماڵەوە جەماعەتکەین بەڵام بۆ ئەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان پتەوتر بێ بۆ ئەوەی ئەبینی ئەگەر برایەکت نەخۆشی هەبێ نەخۆش بێ ئاگاداری بی کێشەیەکی هەبێ ئاگاداری بی ئەها تەماشاکەین لە دوای نوێژی بە جەماعەت جومعەشی داناوە بۆ ئەوەی ئەگەر لە نوێژی بە جەماعەتیش نەیبینی بەڵام بەواجبی لە ڕۆژی جومعەبی بینی هەواڵی بپرسی بزانە چ کێشەی هەیە چ مشکلەی هەیە بزانی گەیشتێتە چ مەرحەلەیەک ئەوجا بۆیە بەڕاستی خوای پەروەردیگار پەیوەندی ئینسانەکانی ڕەپت کردوتەوە یا بەستۆتەوە بە پەیوەندی لەگەڵ ذاتی خوای پەروەردیگار بۆیە بەڕاستی ئێمە ئەگەر بمانەوێ پەیوەندیمان لەگەڵ خوای پەروەردیگار بەهێز بێ ئەگەر بمانەوێ پەیوەندیمان لەگەڵ خوای پەروەردیگار تۆکمە و بەڕاستی تونند و تۆڵ بێ لەگەڵ خوای پەروەردیگار دەبێ پەیوەندی لەگەڵ ئینسانەکان نەپچڕێنین با بەڕاستی ئەو کەسەی بەرامبەریشمان کێشەیەکی هەبێ با غەڵەتێکیشی هەبێ آخر مشکلەی مە بەڕاستی زۆر زار لەوەیە بەڕێزم ئێمە کاتێک کە هەڵەیەک لە بەرامبەر ئەبینین قەتی عیلاقەی لەگەڵ ئەەکەی بەڵام ئەوە ڕاستیەکە نییە ڕاستیەکە ئەوەیە هەڵەکەی بۆ ڕاز بکەیەوە ئەو جاگەر دووبارە و سێبارە و چەند بارەی کردەوە ئەو کات ئەیوانی تاڕادێک عیلاقەی لەگەڵ بپچڕینی بەڵام نابێ ئەو کاتیش عیلاقەی سەلامکردن و هەندێک عیلاقەی هاوکاری لەگەڵ بپچڕینی ئێمە بەڕاستی مرۆڤ بەوە جوانە کاتێک کە کەسی بەرامبەر هەڵەیەک ئەکا هاوکاری بکە کەسی بەرامبەر کاتێک کە غەڵەتێک ئەکا لە غەڵەتەکەی ببووری چونکە ئێمە هەرچەندە لە هەر پلە و پۆست و پایەیەک دابین بەڵام دوجار ئینسانین دوجار مرۆڤین ئەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بفەرمێ كل بني آدم خطاء هەموو ئینسانێک غەڵەت ئەکا هەموو مرۆڤێک غەڵەت ئەکا چەند جوانە کاتێک کە کەسی بەرامبەر هەڵەیەک ئەکا یا تاوانێک ئەکا یا شتێک ئەکا
عفوی کەی چونکە خوای پەروەردیگار عفووە خوای پەروەردیگار مرۆڤەکان عفو ئەکا خوای گەورە ئەو ئینسانە هەر چەندی گوناه و تاوان کە بەڵام بە مەرجێک ئەگەر تەوبەی لەسەر بکە ئەگەر بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردیگار خوای گەورە لە گوناهەکانی خۆش بێ بۆیە بەڕاستی پێویست ئەکاتن ئێمەش زۆر جار چاوپۆشی لەو کەم و کورتیانە بکەین کە کەسی بەرامبەرمان ئەیکاتن نەبێتە مایە ئەوەی کە قەتعی عیلاقەیان لەگەڵ بکەین و ببێتە مایە ئەوەی کەسی لە ڕەحمیان لەگەڵ جێبەجێ نەکەین. زۆر باش مامۆستا هەستەکرێت لە ئێستا لە نێو کۆمەڵگەی موسڵماناندا سیلەی ڕەحم تا ڕادەیە بەرەو نەمان و کاڵبوونەوە چێ یانی وەکو جاران گەرم و گوڕی جارانی پێوە نەماوە هۆکارەکانی کاڵبوونەوە یان بەجێ نەگەیاندنی سیلەی ڕەحم و پەیوەندی خزمایەتی بۆچی ئەگەڕێتەوە و پەیوەندی بە چیەوە هەیە؟ بەڵێ وەکو لە سەرەتای بەرنامەکەش جەنابەت باست کرد دیارە لەو فەزافراوانەی ئێستا کە ئێمە تێیدا ئەژین بەڕاستی تا ڕادێک هەم لەلایەک ئاسان بووە سیلەی ڕەحمکردن هەم لەلایەک بەڕاستی تۆزێ قوڕس بووە بۆیە بەڕاستی هۆکار زۆرن یا هۆکار گەلێک هەن بۆ ئەوەی کە زۆر جار ئەگەر موسڵمان ئیلتیزام بە دینەکەی خۆی نەکا یا بە وەسیەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەکا لەوانەیە بکەوێتە هەڵا لەوانەیە زۆر بن ئەو هۆکارانەی کە بەڕاستی ببێتە مایەی قەتعی عیلاقە یان سیلەی ڕەحم بەجێ نەگەیاندن بەڵام بە کورتی چەند هۆکارێک ئەگەر باسکەین یەکیان لەوانە ئەوەیە بەڕاستی ئەو ئینسانە زۆر جار فەزلی سیلەی ڕەحم نازانی ئەها تەماشا ئەکەین پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ وەکو حەدیثە قودسیەکە هەر کەسێک سیلەی ڕەحم بەجێ بگەینی ئێمە بەڕاستی پەیوەندی لەگەڵ توند و تۆڵ ئەکەین ئێمە پەیوەندی لەگەڵ ناپچڕێنین ئێمە بەردەوام لەگەڵ ئەو ئینسانە ئەبین یا پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە عەرابیەک دێتە لای پێغەمبەری خوا ڕێسمەی وڵاخەکەی ئەگری ئەڵێ ئەی پێغەمبەری خوا شتێکم پێ بڵێ کە لە ئاگری دۆزەخ دوورم خاتەوە و لە بەهەشتیش نزیکم کاتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئیمان بەخوای پەروەردیگار بێنە لا تشرك بالله شيئا وتقيم الصلاة وتؤتي الزكاة وتصل الرحم ئەفەرمێ ئیمان بەخوا بێنە و نوێژ بکە و زەکات بدە سیلەی ڕەحمیش بەجێ بگەینە و ڕێسمەی وڵاخەکەشم بەردە و داخلی بەهەشتی خوای پەروەردیگار ئەبی بۆیە بەڕاستی ئەو ئینسانە زۆر جار فەزل و گەورەی سیلەی ڕەحم نازانی ئەها ئێمە بەڕاستی ئەگەر ئەو خاڵە باسکەین خاڵێکی زۆر مهمە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە هیچ شتێکدا نەیفەرمووە تەمەنی ئینسان زیاد ئەکا یا ڕزق و ڕۆزیت زیاد ئەکا بەڵام لە بەجێهێنانی سیلەی ڕەحمدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت تەمەنی ئەو ئینسانە درێژ ئەبی ئەفەرمێ ئەو ئینسانە ڕزقی زۆر ئەبی بۆیە بەڕاستی زۆر جارە ئەو ئینسانە ئەو فەزل و گەورەیە نازانی یا لە پاڵ ئەویشدا عقوبەکەشی زۆر جار نازانی ئەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لا يدخل الجنة قاطع فەرمووی ئەو کەسەی قەتعی سیلەی ڕەحم ئەکا داخلی بەهەشت نابی ئەها چەند گەورەیە ئینسان خۆی ماندوو ئەکا لە دنیا نوێژ ئەکا ڕۆژی ئەگری عیبادەت ئەکا زۆر جار ئیوامان هەیە واللهی برای وە ئەناسین شەو نوێژ ئەکا حەجی کردووە عەمڕەی کردووە بەڵام لە پاڵی خۆی لە جیرانەکەی خۆی لە نزیکی خۆی مسلمانێک هەیە خزمێک و دۆستێکی خۆی هەیە قەتعی عیلاقەی لەگەڵ کردووە کە بەڕاستی ئەوە نەزانینە ئەوە مانای ئەوەیە کە لە بابەتی سیلەی ڕەحم چاکتێ نەگەیشتووە لەلایەکی دیکەش بەڕاستی هۆکاری دیکەش هەن کە ئێمە بەڕاستی ئەگەر باسییان کەین لەوانەیە زۆر زاری واش هەبێتن ئەو ئینسانە لە تەکەبوریان سەردانی کەسی بەرامبەر نەکا خۆی پێ گەورەترە یا منسەبێکی هەیە یا عیلم و زانستێکی هەیە یا زۆر جارە بینین ئەو ئینسانە خۆی ئەشاریتەوە لەوەی کە سەردانی فەقیرێک بکە نەوەکو فەقیرەکە داوای شتێکی لێ بکە نەوەکو ئەو فەقیرە لە کاتی سەردانیکردنەکەی داوای هاوکاریەکی لێ بکە ئەوانش بەڕاستی هەندێکن لە هۆکارەکان یا زۆر زاری وە ئەبینین لە سەروی ئەوانش بەڕاستی کە بە تایبەت لەو زروفەی ئێستادا ئەبینین بە موسڵمانانەوە ئەو لایەنی ڕاگەیاندن و ئەنتەرنێت و فەیسبوک و ئەوانەی پەیوەندی کۆمەڵایەتیەکانی بەڕاستی زۆر زەعیف کردووە یعنی بەڕاستی جێگای ئەسەفە جێگای داخەکە مسلمان ئەو بنەما جوانەی دینی پیرۆزی ئیسلام لەبەڵ تەنها ئامێرێک کە بەدەستیەوەیەتی پێشێلی بکە ئەها زۆر جارەتی ئەبینی سەردانی ماڵێک ئەەکەی ڕەفیقێکت ئەەکەی دۆستێکت ئەەکەی تۆ زۆر بە گەرم و گوڕی ئەچی یعنی زۆر بە حماسەتەوە ئەچی لەبەرۆی دەمێکە نەتبینیەوە دەمێکە بەڕاستی
وەکو ئەڵێن غەریبیت کردووە عاجزیت کردووە بەڵام کاتێک ئەچی ئەو ئیستیجابەیە نییە ئەو بە دیار تەمسیلێکە دانیشتووە بە دیل ئەفلامێکە دانیشتووە کە تۆ بەڕاستی چاوتوە مەشهدەکە ئەکەوی تۆزێک سارد ئەبیەوە لەوانەیە جارێکی دیکە ئەو سیلەی ڕەحمەی لەگەڵ جێبەجێ نەکەی یا زۆر جار ئەبینی کە سەردانی ئەەکەی تۆ زۆر لەک نەخۆتەوە بە جددی ئیشەکەت گرتووە سیارەدا ئەگری و یا زۆر جار پێداویستیەکانی سەفەر ڕێک دێخی مدەیەکی زۆریش ئەبڕی بەڵام کاتێک ئەچیل سەردانی ئەو ئینسانە ئەەکەی تەماشا ئەەکەی مۆبایلێکی بەدەستەوە خەریکی فەیسبووکە ئەوانە بەڕاستی وەکو ئەوەی کە حیساب نەکردنە بۆ کەسی بەرامبەر بۆ ئەو میوانەی کە هاتووە و سەردانت ئەکا بەڵام بەڕاستی پێشێلکردنی بنەمایەکی زۆر گەورەی دینی پیرۆزی ئیسلامیشە کە بەڕاستی حەقە موسڵمانان ئەو وەسیەتە لە برای بچووکتان وەربگرن ئێمەی موسڵمان کاتێک کە میوانێکمان دێ زۆر بە شەوق و زەوقەوە پێشوازی لێ بکەین ئەو میوانە هەست بەوە بکە کە بەڕاستی خۆشحاڵی بەوەی سەردانی ئەەکەی خۆشحاڵی بەوەی کە سەردانیت کردووە یا زۆر جار کە تەلەفۆنی بۆ دێتن زۆر بە جوانی و زۆر بە ڕێک و پێچی و بە دڵخۆشیەوە پێشوازی لێ بکەیت تاوەکو کەسی بەرامبەر بەڕاستی بۆ جاری داهاتوو جوانتر و باشتر و زووتر بتوانی سەردانت بک و سیلەی ڕەحمەت لەگەڵ جێبەجێ بکە. وەڵێ مامۆستا شتێک قسەیەگەیە لە کۆمەڵگەدا باوە ئەڵێ ئەو بۆچی نایە منیش ناچم ینی وەکۆڵێ هیچ شتێک لە نێوانیاندا نییە ینی حەزەکەن سەردانی یەکتر بکەن بەڵام لە ناخی خۆیانە ئەڵێ ئەم بۆچی نایە منیش ناچم ئەمە شتێکی دروستە. ئەوە بەڕاستی هەڵەیەکی ئێمەی موسڵمانە بەڕاستی چونکە پێغمبەرمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ ليس الواصل بالمقابلة یا ليس الواصل بالمكافئ سەردانی کردن و هاتوچۆکردن و هامۆشۆکردنی یەکتر نابێ بە مقابل بێ چونکە ئێمە بەڕاستی سێ ئینسانمان هەیە ئیوامان هەیە سەردانی ئەکاتن بە مقابل بە مکافی وەکو ئەگوترێتن ئیوامان هەیە سەردانی ئەکاتن بەس تەنها لە بەرخاتری خوای پەروەردگار و بە ئەرک و بە واجباتی خۆی ئەزانی ئیواشمان هەیە بەڕاستی سەردانی ئەکا بۆ ئەوە ناکاتن کە ئەو کەسە ئەیکاتن یا نایکە بە مطلقی سەردانیەکە ئەکاتن ئێمە وەکو موسڵمان بەڕاستی کاتێک کە سەردانی ئینسانێکەکەی نابێت چاومان لەوە بێکە و ئینسانش دەبێ سەردانمان بکاتەوە ڕاستە خۆشە بەڕاستی و ئینسانش جارێک سەردانت بکە تاوەکو و ئینسانە هەست بەوە بکە کە تۆش خۆشحاڵی بەڕاستی کە سەردانت کردووە ئەویش ئیستیجابەی هێت زووبارە سەردانت ئەکاتەوە بەڵام ئەگەر هەر کەسێک بە تایبەتی کەسە نزیکەکان کە سەردانت ئەکەن نابێ ئەو ئینسانە ئەگەر سەردانیشیان نەکردی تۆ پەیوەندی و عیلاقیان لەگەڵ بپچڕێنی لەبەرەوەی ئەو سەردانی نەکردم و منیش سەردانی ناکەم نەخێر دینی پیرۆزی ئیسلام ئەڵێتن سەردانی ئەو کەسە بکە کە پەیوەندی لەگەڵ پچڕاندی ئەها پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ الخير لمن يبدأ بالسلام خير و پاداشتەکە بۆ ئەو کەسەیە کە دەست بە سەلامەکە ئەکاتن دەست بەو عیلاقە کۆمەڵایەتیەکە ئەکا دوو کەس ئەگەر پەیوەندی کۆمەڵایەتیان پچڕاندووە ئەو کەسەی کە دەست پێشخەری ئەکا دەست بەوە ئەکاتن سەلامەکە بکاتن یا بچێتە ماڵی زۆر پاداشتەکەی لەو کەسە گەورەترا کە بەڕاستی سەردانی ئەکرێتن بۆی ئێمە باخێرە گەورەکە بۆ خۆمان هەڵبگرین چامان لەوە نەبێ کابرا ئەگەر سەلامێک و مەرحەباییەکی لێ کردی بەڵێ ئەمە دیاردەیەک نییە ینی تۆ چوار جا بچیتە ماڵی کەسێک هەر لەبەرەوەی کە موسڵمانە لە پێناو بەرزکردنەوەی سیلەی ڕەحم و هێشتنەوەی ینی کابرا هیچ حسابێ بۆ تۆ ناکە ینی نەخۆشەکەوی ژن بۆ کوڕت مارە دەکەی ینی کۆمەڵێشت دەیە بەسەر تا نایەتەوە ماڵەکەت لەم کاتا پچڕاندنی سیلەی ڕەحمەکە نابێتە واجب ینی ئەم کاتە ئەمرۆڤە لەوە چێ زۆر خۆی بە گەورە بزانێ و هیچ هۆکارێک نییە بۆ نهاتنەوە تۆ لە ساڵێکا 5 جار 6 جار 4 جار چیتە ماڵەکەی هەر مەعقول نییە ینی هەر ئەو نەیەت و تۆ بەردەوام بڕۆیتەوە ماڵی ئەمە جۆرە لە خۆ بە کەمزانی و ئەو بەرزکردنەوە نییە. بەڵێ بەتەئکید وایە ئێمە بەڕاستی وەکو ئەوەی لایەنی دینیەکەمان باس کرد لایەنی ئینسانی و ئەوانش بەڕاستی ڕەچاو بکرێ کەسێک ئەگەر 2 جار 3 جار و 4 جار سەردانیت کرد ئەوانە بەڕاستی زۆرجا ئینسان وەقفەیەک ئەکاتن بەڵام ئەوەمان لە یاد نەچێ ئەوە بەرامبەر ئەو کەسانەی کە سیلەی ڕەحم لەگەڵ یان مستەحەبە لەگەڵ ئەو کەسانە ناواجبە ئێستا دایک و باوک هەر چەندی هاتوچۆیان بکەی و سەردانیان بکەی ئەوە بەڕاستی نابێت چاوت لەوە بێ کە ئەوی سەردانیت بکاتەوە چونکە هاتوچۆکردنی کەسە نزیکەکان وەکو دایک و باوک و براو ئەوانە واجبە دەبێ هەر سەردانیان بکەی
بەڵام خەڵکە دوورەکان ئەگەر جارێک و 2 جار و 3 جار و 4 جار سەردانیت کرد و ئەو ئیستیجابەی نەبوو ئەو کات بەڕاستی ئەتوانی تۆش سەردانیکردن و سیلە ڕەحمەکەی تەنها لە سەلامەکە بهێڵیەوە چونکە سەردانیکردن و سیلەی ڕەحم بەس تەنها ئەوە نییە بچی سەردانی بکەیت زۆر جار سەلامکردنێکیش مانای سیلەی ڕەحم ئەگەینی مامۆستا زۆر جار مرۆڤێکمان هەیە ڕەزیلە وە کۆڵێ حەز ناکا بچیتە ماڵەکە یان بۆونە دڵپیسە لە خاو خێزان و عایلە و خێزانەکەی یا هەر کێشە و گرفتێکی دیکەی هەیە ینی بەچوونی تۆ ئاژاوەیەک لەو ماڵات دروزە بێ کاردانەوەیەکی خراپ و نێگەتیفی لێ دەکەوێتەوە لەم ئەگەرەشدا نەچوونمان باشتر نییە وە کۆڵێ پاداشتی گەورەتر نییە بەڵێ بەخۆی وەکو باسمان کرد بەڕاستی حکمی سیلەی ڕەحم بە موتڵەقی واجبە بەڵام لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە حکمەکە ئەگۆڕێ یا ئەو کەسێک کە سیلەی ڕەحمەکە جێبەجێ ئەکا حکمەکە ئەگۆڕێ ئەو کەسێک کە سەردانیشی ئەکرێ لەویش لە بۆ کەسێکی دیکە جیاوازە ئەو کەسەی کە نزیکە بەڕاستی واجبە سەردانی بکەیت بەڵام ئەوەی کە دوورە ئەگەر بزانی فتنەیەکی لێ واقع بێ یا بزانێ ئەو ئینسانە پێی خۆش نییە چونکە ئەمە ئەسڵەکەمان لەبیر نەچی ئەسلی سی ڕەحم لە بۆ تەعاتوف و لە بۆ سروور و لە بۆ خۆشی و لە بۆ هاوکاری و لە بۆ تەبایی و برایەتیە بەڵام ئەگەر ئەسڵەکە قەلب بۆە یا پێچەوانە بووە تۆ بۆەوە ئەرچ کابرا دڵی خۆش بێ بەڵام ئەو دڵی تون دەبێ تۆ بەوە ئەچی کە ئەو ئینسانە بەڕاستی هەست بە ئیحساسێک و بە خۆشیەک و بە تەعاتوفێک بکە بەڵام ئەو لەو پەنایەدا ڕەزیل بێ یا ئینسانێک بێ دڵی بە سەردانەکەی تۆ تەنگ بێ بەڕاستی ئەوە سەردانی نەکردنەکەی زۆر باشترە بەڵام بەو مانایەش نا ئێمە کە قەتع عیلاقەی لەگەڵ بکەین دەبێ بەڕاستی بەردەوام بین لە سەلامکردنی لە هەواڵپرسینی لەو کاتێک کە نەخۆشە بە تایبەتی سەردانی بکرێ لایەنیکم بە تەلەفۆن ئەحواڵی بپرسی بە ڕیسالەیەک بەڕاستی بەسەری بکەیەوە بەڵام ئەو کەسێکە وەکو باست کرد ئەگەر بینین دڵپیسە ئەوە بەڕاستی سەردانی نەکردنەکەی زۆر باشترە هەر بە پەیوەندیەکە بە تەلەفۆن و بە سەلامەکە ئیکتیفا بکەین لەوانەیە باشتر بێ چونکە بەڕاستی حکمی سیلەی ڕەحم ئێمە ناتوانین بە مطلقی بڵین بۆ هەموو کەسێک واجبە بۆ هەندێک کەس واجبە بۆ هەندێک کەس مستحەبە بۆ هەندێک کەس بەڕاستی ئەگەر نەکرێتن ئەگەر بە سەلامەکە بێ لەوانەیە زۆر باشتر بێ زۆر باشە مامۆستا ئەسمائی کچی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و باوکی دەفەرمێ دایکم مشریکە بوو هاتە سەردانم منیش ڕێم نەداوە کۆ لە دەرگام بۆ نەکردەوە تا پرسم بە پێغەمبەری خوا کرد صلی الله علیه وسلم ئەویش فەرمووی بڕۆ چاکەی لەگەڵا بکە و سیلەی ڕەحمی لەگەڵا بەجێ بهێنە تا چەند ئەبێ ئێمە لە ژیانی ڕۆژانەماندا جیاوازی زمان حیزبایەتی مەزهەب تەنانەت ئایدۆلۆژیا و بیر و باوەڕیش نەکەینە پێوەەر یان نەکەینە هۆکاری پچڕاندنی سیلەی ڕەحم و پەیوەندیە خزمەتیەکانمان بڵێ بە تەئکید مامۆستاجان دیارە ئیسلام بەڕاستی گەورەترە لە هەندێک خلافاتی بچووک یا ئەگەر بەڕاستی حتا وەکو دینیش ئێمە هەندێک لایەن هەیە ئێستا بۆ نمونە سەدەقەیەک ئەەکەی جیرانی خۆت ئەگەر مسلمانیش نەبێ وا پێویست ئەکە ئەگەر واجبیش نەبێ دەبێ بەڕاستی خێر و سەدەقەکە بۆ جیرانەکەشت بێ چونکە ئەوە وەسیەتی پێغەمبەرمانە صلی الله علیه وسلم هاوکاری جوولەکەشی کردووە یا ئەوجا چ جای ئەوەی کە کەسی بەرامبەر ئێمە لە وڵاتێک ئەژین کە بەڕاستی زۆرینە مسلمانین کەسی جیران ئەبینی یا دەوروبەری خۆت ئەبینی لە حیزبایەتی خلافی هەیە لەگەڵ تۆ یا ئەبی لە بیر و بۆچووندا خلافی هەیە لەگەڵ تۆ ئەوانە نابێ بەڕاستی ببێتە مایەی پچڕاندنی ئەو مەبدەئە گەورەی پیرۆزی ئیسلام کەسی لێ ڕەحمە ئێمە بەڕاستی ئەڵێن ئێمە حەقێکی زۆر گەورەتر لە حەقی برایەتی و ئیسلامەتیمان هەیە کە حەقی ئینسانیەتی و مرۆڤایەتیە ئەو کەسەی کە جیرانتە ئەگەر مسلمانیش نەبێ ئەگەر مسلمان بێەوە حەقی مسلمانێتی و ئیمانداری و دراوسێتی و لەسەر یەک هەیە بەڵام ئەگە غەیرە مسلمانیش بێ خۆ حەقی ئینسانی و مرۆڤایەتی لەسەر تۆ هەیە دەبێ ئەو حەقانەی لەگەڵ جێبەجێ بکەیت با کابرا لە حیزبەیەکی دیکەش بێ باو ئینسانە بەڕاستی بیر و بۆچینی جیاواز بێ ئەها ئێمە ئەڵێن داوەکردن بابەستەنها بە زوبان نەبێ با بە عەمەل بێ چونکە خەڵک بەڕاستی بەتایبەت لەو زروفە ئەوەندەی ئەعتیماد و ئەوەندەی گوێ لە هەڵسوکەوتەکانمان ئەگری ئەوەندە گوێ لە قسەکانمان ناگرن چونکە بەڕاستی ئێمە با بە عەمەلی بۆ ئەو خەڵکە بیسەلمێنین کە دینی پیرۆزی ئیسلام بەڕاستی دینی برایەتیە دینی تەباییە من ئەو لەبەرەوەی باسی ئەو شتت کرد ئێستا لە ڕێگا دووسێ تەڵەبەم هەرگرت کە یەزیدی بوون
یعنی ئینسان قسەی خۆشیان لەگەڵ بکە با فەهمی ئەوە بزانێ کە ئیسلامەتی بەڕاستی موسڵمان لەگەڵ غیری مسلمانیش ئەژی لەکم دینکم وەلیە دین ئەوان دینی خۆیان و ئێمەش دینی خۆمان ئەگەر بتوانین بەڕاستی تەئسیریان لێ بکەین ئەگەر بتوانین قسەیەکی سڵح و خێریان لۆ بکەین فەنەعەم بەڕاستی ئەوە زۆر باشە بەڵام ئەگەر وانە بێ ئێمە لە گۆشەیەک و ئەوان لە گۆشەیەک یا بەس لە بەرەو ئەو حیزبێکە و ئەو حیزبێکی دیکەیە باوەڕ بکە ئەوە هیچ پەیوەندی بە ئیسلامەتی و ئەوە خزمەت بە ئیسلامەتی ناکە بەڵکو کەسی بەرامبەر زۆر جار ڕق ئەستورتر ئەبی زۆر جار بەڕاستی دڵیشی بریندار ئەبی ئەگەر غەڵەتێکیشی بەرامبەر کرد ئەگەر لە حزبێکیشە ئەگەر زۆر جار غەیبەتیشت ئەکا بەڵام تۆ بڕۆ سەلامێکی لێ بکە یەک نمونە زۆر بە کورتی باس ئەەکەین ئەبوو بەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردیگاری لێبێ کاتێک کە بوختان بە خێزانی پێغمبەر صلی الله علیه وسلم و دایکمان عائیشە کرا کە ئەکا کچی ئیمامی ئەبوو بەکر هاوکاری پیاوێکی ئەکرد کە ناوی عەلی بوو کوڕی خاڵی بوو ئەو پیاوە قسەی لەسەر کچەکەی ئیمامی ئەبوو بەکر و خێزانی پێغمبەر صلی الله علیه وسلم کرد وەکو هەموو خەڵک باسییان ئەکرد بەڵام ئیمامی ئەبوو بەکر ئەو نەفەقە و هاوکاریەی ئەی کرد پچڕاندی لەبەرەوەی گوتی من چەند ساڵێک یارمەتی کەسێک ئەدەم ئێستاش قسە لەگەڵ کچەکەم ئەکا کە کچەکەم پاکە یا قسە لەسەر خێزانی پێغمبەر ئەکا صلی الله علیه وسلم لەوانەیە قسەی ئەو پیاوەش قسەیەکی وانە بوو بێ بەڵام وەکو خەڵک باسی کرد بۆیە پەیوەندیەکەی پچڕان خوای پەروەردیگار لە ئاسمانەوە قسەی لەگەڵ ئیمامی ئەوە بەکر کرد فەرمووی نابێ ڕەخنەگرتن نابێ قسەیەک یا هەڵەیەک ببێتە مایە ئەوەی کە تۆ پەیوەندی لەگەڵ ئەو ئینسانە بپچڕێنی لەگەڵ ئەو موسڵمانە بپچڕێنی بۆیە بەڕاستی ئێمە وەکو وەسیەتی پێغمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە پەیوەندیمان بە تایبەت لەگەڵ کەسە نزیکەکان لەگەڵ خزم و دۆستەکانی خۆمان لەگەڵ چواردەوری خۆمان لەگەڵ هەموو مسلمانێک و بە عمومیش لەگەڵ هەموو ئینسان و مرۆڤایەتیەک هەبێ ئەگەر بە سەلامکردنێک و ئەگەر بە ڕیسالەیەکیش بێ لەوانەیە بەڕاستی خزمەت بە مرۆڤایەتی و خزمەت بە دینی پیرۆزی ئیسلام بکە مامۆستا کەواتە ئەپرسین سوود و بەرهەمەکانی بەجێهێنان بەجێگەیاندنی سیلەی ڕەحم چین و چۆن ڕنگ دەدەنەوە لە ژیانی مرۆڤەکاندا بەڵێ ئێمە بەڕاستی وەکو باسم کرد هەر شتێک لە دینی پیرۆزی ئیسلام خوای پەروەردیگار واجبی کرد بێ یا وەکو سونەت داینابێ ئللا لە پێش ئەوەی کە پرستشێکە و عیبادەتێکە بۆ خوای پەروەردیگار بەڵام لە پاڵ ئەویشدا سوود و منفعەتێکی بۆ ئینسان و بۆ مرۆڤایەتی و بۆ کەمەڵگە و مجتەمع هەیە یعنی واتە هەر کاتێک ئێمە پێشێلی بنەمایەک لە بنەمایەکانی دینی پیرۆزی ئیسلام بکەین بێگومان بەلەوەی کە زەرەرێکش لە ئینسانیەتی و لە مرۆڤایەتی و لە خۆمان ئەدەین ئێمە ئاگاداری ئەوە بین بەڕاستی هەر حەقێک پێشێل بکرێ ئەوە زەرەرێکت یا لە خۆی ئینسان یا لە ئینسانێکی بەرامبەر و مقابلت داوە بێگومان کاتێک کە پێغمبەرمان صلی الله عليه وسلم بەو شێوازە گەورەیە بەو مهمەیە باسی سیلەی ڕەحم ئەکا بێگومان بین لەوەی کە دیارە بەڕاستی سیلەی ڕەحم زۆر گەورەیە بەرهەمی زۆری هەیە ئینتاجی زۆر گەورەی هەیە هاڵێن کاتی خۆی دینی پیرۆزی ئیسلام زیاتر بە ئەخلاقی خەڵکی موسڵمان بەو شێوازە براو بووە نەک بە دەعوە و بە بانگەواز و بە قسەکردن و بە وەکو نەیارانی مسلمان زۆر جار ئەڵێن بە شمشێر بەڵکو بە ئەخلاق جوانی مسلمانان بڵاو بووە ها کابرا جیرانیتی زۆر جار باسەکری مسلمانە ئەتی سەردانی ئەکاڵێ باشە تۆ چ عیلاقەیەک بەسەر منەوە هەیە خۆ نەخزمی یەکترین نە دۆستایەتیمان هەیە نە یەکتر ئەناسین مسلمانەکە پێی ئەڵێ ئەوە دینەکەم پێم ئەڵێ کە تۆ ئیهمال نەکەم لەبەرەوەی تۆ جیرانمی یا تۆ ئینسانی مرۆڤی و هاوکاریت بکەم ئەو ئینسانە بەڕاستی بە خۆداچوونەوەیەک ئەکا وەکو ئەڵێ وەقفەیەک ئەکا هەڵوەستەیەک ئەکا باشەوە دەبێت چ دینێک بێ کە وامان پێ ئەڵێ هیچ پەیوەندیشتان لەگەڵ یەک دینیە هیچ دۆستایەتیشتان نییە بەڵام دەبێ هاوکاری مسلمانکەی هاوکاری کەسێکی دیکە بکەیت کە وەکو تۆ مرۆڤە بۆیە بەڕاستی یەکێک لەو ئینتاجانەی ئەوەیە کە ئەبینین خەڵکی بەرامبەرمان خەڵکی غیرە مسلمان ئەو تەعاملە جوانەی مسلمانان ببینی لەوانەیە بەڕاستی ببێتە هیدایەت و ببێتە سەبەبی هیدایەتی و زۆر جاریش لە مابەینی خۆمان بەڕاستی ئێستا کە ئەبینین لەو زروفەدا پەیوەندی کۆمەڵایەتیەکان زەعیف بووینە ئەبینین خەڵک سیلەی ڕەحم جێبەجێ ناکە هاتوچۆی یەکتر ناکە ئەبینین بەڕاستی خەڵک هاگای لەیەک نییە خەڵک بەڕاستی مامۆستا گیان ئەوە ئێمە کە زۆر هەستی پێ ئەەکەین ڕۆژانە ئەوەی خەڵک لە دڵەوە ئاسوودە نییە
خەڵک مرتاح نییە، خەڵک دڵی خۆش نییە. ئەبینین کابرا هەموو شتێکی هەیە، سیارەی هەیە، خانووی باشی هەیە، یعنی لە مەنسەبێکی باشە، بەڵام بڕۆ لی بپرسە باوەڕکەی 90% خەڵکانی ئێستا دڵیان خۆش نییە، چونکە ئەبینین ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانەی کاتی خۆی هەبوو ئێستا کەم بووە. ئەها کاتی خۆی کابرا بە دیار چرایەکەوە دوو جیراندا ئەنیشتن، دڵیان زۆر خۆش بوو، تەکبیری سبەینیان ئەکرد کە سبەینە ئیشێک ئەکەن و قاقای پێکەنین و زەردەخەنەیان بوو. بەڵام ئێستا ئابینی لە دیار ئەو هەموو سوڕەیا و لەو خانوە خۆش و لەو کۆشک و تەلارانە، بەڵام خەڵک دڵی خۆش نییە. لەبەرەوەی سەری بەسەر فەیسبووکەکەی یا تەلەڤیزیۆنەکەی داگرتووە تەماشاکە، ئەگەر تۆ لە هەر ژیانێکی خۆش دابی، بەڵام کە تەماشای ئەو فلیم و مسلسلە ئەەکەی بەڕاستی ژیانی تۆوەکو ئەو نییە، دڵت توند ئەکا، دڵت نەخۆش ئەکا، و بەڕاستی ئینسانیش مؤنیسی ئینسانە، نەک بەڕاستی ئامێرێک. بۆیە بەڕاستی زۆر جار ئەوانە ئەبنە سەبەبی بەڕاستی دڵتوندی ئینسان، خەم و خەفەت، پەراوێز خستنی ئینسان. باوەڕکە بەشێک لەو ئینسانانە ئێستا زۆر جار کە لە تەلەفۆن بێ یا لە قسەکردن بێ شەکوای حاڵی خۆی ئەکا، کارەی خەریکە تووشی نەخۆشی نەفسی ئەبن. لەبەر خزمە باوکە زۆر جار هاتوچۆی ناکا، دایک سەردانی ناکا، برا سەردانی برا ناکا. و ئەلحەمدوللیلا لە وڵاتی ئێمە تا ڕادەیەک بە نسبەتی ئەوروپا باشترە، بەڵام خەریکە بەڕاستی وڵاتی ئێمەش بەرەو ئەو ئاقارە ئەڕوا. ئەگەر دەست بەو بەها جوانانەی ئیسلام نەگرین، بەڕاستی ئەگەر دەست بەو بنەما جوانانەی شریعەتی پیرۆزی ئیسلام نەگرین، یا لایەنی کوردەواری، بەڕاستی کوردەواری خۆمان بەوە مەشهورە کە ئێمە خەڵکانێکی متعاتیفین، ئێمە خەڵکانێکین کە بۆ بەرامبەرەکەمان زۆر جار ئەسووتین، هاوکاری کەسی بەرامبەر ئەەکەین. بۆیە بەڕاستی پێویست ئەکا ئێمە هەم لەلایەنی دینداری، هەم لەلایەنی ئینسانی و کۆمەڵایەتی، هەم لەلایەنی بەڕاستی کوردایەتی، ئەوانە ئەخلاقی ئێمە حەقە بەڕاستی دەستیان پێوە بگرین. کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە، کۆتا قسەی جەنابێت شتێک من نەمپرسی بێ پێویست بکات جەنابێت ئاماژەیەکی پێ بکەی، زۆر بە کورتە سپاس دەکەم. واللهی ئەوەی کە بەڕاستی وەکو باسم کرد لە سەرەتا ئەو بابەتە زۆر لەوە زیاتر هەڵەگرێ، بەڵام ئێوە و ئێمە شەرعەندا توانین باسیکەین. بەڵام ئەوەی کە پێغمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر جار لە حەدیثێکدا باسی کردووە کە سیلەی ڕەحم و هاتی چۆکردنی ئەوان یەکتر ئەبێتە مایەی ڕسق زیادبوون یا عمر زیادبوون، کە زانایان تا ڕادەیەک خلافیان لەسەر هەیە. بەشێکیان ئەڵێن بەرەکەتی عمری ئەو ئینسانە زیاد ئەکا، و بەشێکیان ئەفەرمونون هەر بەڕاستی بە ئەسلی تەمەنی ئەو ئینسانە زیاد ئەکاتن. یەمحو الله ما یشاء ویثبت. خوای گەورە ئەوەی بیەوێ بەڕاستی ڕەشی ئەکاتەوە و خوای گەورە تەسبیتی ئەکا. و هەندێکیان ئەفەرمونون ئەو ئینسانە لەبەرەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکانی نەپستڕاندووە، لە دوای مردنیشی خەڵک بە باش باسی ئەکا، وەکو ئەوە وایە کە ئەو ئینسانە نەمرد بێ و تەمەنی درێژ بێ. بەڕاستی سیلەی ڕەحم لۆ زۆر عیلاج ئەتوانین وەکو عیلاج بەکار بێ. باوەڕکە ئەو ئینسانەی کە تووشی نەخۆشی نەفسی بووە، ئەگەر سیلەی ڕەحم جێبەجێکە لەوانەیە وەزعی زۆر باشتر بێ. ئەو ئینسانەی کە فەقیرە، دڵی توندە، خەم و خەفەتی هەیە، ئەگەر سیلەی ڕەحم جێبەجێکە باوەڕکە لەوانەیە زۆر تەسیری لێ بکە، لەوانەیە بە گوڕ و حەماسەتێکەوە بچێتە سەر کار و کەسابەتەکەی، لەوانەیە خوای پەروەردیگار دەرگایەکی خێر لێ بکاتەوە. دوا قسەمان ئەوەیە بەڕاستی با ئێمە دەست بەو بەها جوانە بگرین، تاوەکو بەڕاستی دانە بڕێن لەو مجتەمەعە جوانە ئیسلام. زۆر سپاس دەکەم و خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە. زۆر سپاس بە بەڕێز مامۆستا ڕەمەزان بنیاوی زانای ئاینی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێری پایتەختەوە میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواز بوویت. بینەرانی بەڕێز و خۆشەویست، زۆر سپاس بۆ ئێوەی ئازیزیش کە تام ساتە بینەری بەرنامەکە بوون. تا بەیگەیشتنەوەکی تر بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.